ناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرە عەزیز و خۆشەویستەکانی کەناڵی پەیام. خۆشحاڵ و بەختەوەرین جارێکی دیکە هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی میهری ڕەمەزان لە خوای گەورە دەپاڕێنەوە کە تاعەت و ڕۆژوو هەموو لایەکتان قبوڵ بێت و ئینشاءڵڵا هەموو لایەکتان تەندروست باش و سەلامەت بن. زۆر سپاس زانیار بەناوی خوای گەورە و میهرەبان. ئازیزانم لە میهری ڕەمەزانەوە سڵاوتان لێبێ، شەوتان باش، ئاسوودە و کامەران بن، تاعەت و عیبادەتان قبوڵ بێ ئینشاءڵڵا. ئەم شەویش باوکاری هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بەرگە و بابەت جیاواز لە میهری ڕەمەزان لەگەڵ ئێوە دەبین، وێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە و وەروەها بەهرەمەند و سوودمەند بن لە بەرگە و بابەتەکانی ئەم شەومان. بەڵازان لە یەکێک لەو بابەتانەی کە ئەم شەو قسە و باسی لێوە دەکەین گرنگیدانە بە سەڵاوەتدان لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم. زانین باشترین سەڵاوەت لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم کامەیە و سوودەکانی چین و چ پاداش شتێکمان دەست دەکەوێت بۆ ئەوەی کە ئێمە سەڵاوەت لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەین. گفتوگۆ دەگەین لەگەڵ مامۆستایەکیانی لەو بارەوە، لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری و بابەتی نوێمان بۆ ئامادە کردوون و هەروەها وەکو شەوانی ڕابردوو بڕگەی پرسیار و وەڵامان هەیە، چاوەڕێی وەڵامەکان چاوەڕێی پرسیار پەیوەندیەکانیەوەین کە تاوەکو بتوانن وەڵامی ڕاست هەڵبژێرن و ببنە براوی خەڵات کە لە کۆتایی ڕەمەزاندا بۆ ئێوەی ئازیز دەردەچێت. دەچنای پەیوەندیەکان پەشی یەکەمی بەرنامەکەمان بە وەرگرتنی پەیوەندیەکانی ئێوە دەبێت لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی ڕاستەوخۆ لەسەر شاشەکانی کەناڵی پەیام هەیە. دەچنە لای بڕگەی زۆر باشە. نەسرین عومەر لە کەرکووک لەگەڵمانە. خاتو نەسرین سڵاوی خوارد لەوێت و تاعەت و ڕۆژووتان قبوڵ بێت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. سڵاوی خوای گەورە لە ئێوەی خۆشەویستنی لەم برادیۆ زمانان ئینشاءالله خوای گەورە بەداسی خێرانەداسی بۆ ئەم بەرنامە جوان و خوای گەورە لێتان ڕاو بدێت. زۆر سپاس خاتو نەسرین. خاتو نەسرین دەچین لای پرسیارەکەمان، دەڵێت وشەی محەممەد چەند جار لە قورئانی پیرۆزدا دووبارە بۆتەوە؟ وشەی محەممەد صلی الله عليه وسلم بەڵێ چەند جار لە قورئان هاتووە؟ بەڵێ بەڵێ وڵی ناوەکەی یان وشەی؟ ناوەکە ناوی محەممەد. ناوی محەممەد چوار کەڕێت. چەند جار؟ وڵی ئینشاءالله چوار جار. زۆر باشە، زۆر سپاس بۆ خاتو نەسرین عومەر لە کەرکووک. بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر لە پێنجێنەوە کاک سەرکەوت حەمەلاومان لەگەڵا. سڵاوی خوارد لێبێ. سڵاوتان لێبێ برایانی بەڕێزم، باشن شکر. زۆر سپاس کاک سەرکەوت، یان ئێوە چۆنن؟ باشن شکر. زۆر سپاس، ڕۆژ و تاعەتان قبوڵ بێ ئینشاءالله. لەگەڵ ئێوەشە زۆر سپاس کاک سەرکەوت. خۆ سەلامەت بن. دەستخۆشیتان لێ یەکەم بەڕاستی بەرنامەی کتابڵی جوانە. هەموو شێ ینی هەوڵم داوە پەیوەندی بکەم بەس باش بووم شەو ئەخوا بە زیادە شانسەکەم باش بوو. زۆر سپاس کاک سەرکەوت. پرسیارەکە دووبارە بۆ دەخوێنمەوە. وشەی محەممەد صلی الله علیه وسلم چەند جار لە قورئانی پیرۆزدا دووبارە بۆتەوە؟ لە قورئانی پیرۆزدا؟ بەڵێ. وەڵڵاهی ڕاستی نازانم، زۆر ئەوە نییە، ینی شارزاییم ینی بڵێم پرسیارەکە دیتە دووەم پەیوەندیش بووم گیان ئەگەر هاوکاریم بکەن سواسانەکەم، چونکە دووەم پەیوەندی بووم، ینی پەیوەندی پێشووترم زۆر نەبوو تا بەسەر ڕای ئەوان شتێک بڵێن نازانم. دەیتۆ شتێک بڵێ ناعیلاج بایەمە بڵین تۆزێ بچۆ سەرەوە وەرە خوارەوە ڕێگەکەوین بەس ئاوا مەسە چۆن هاوکاری بکەن؟ 8 جار هاتووە لە قورئانە. 8 جار زۆر نییە ئەوە هاوکاری زۆر نییە، ینی دەی باشە وەکو پەیوەندەکەی پێشووترەوە 4 جار. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاک سەرکەوت حەمەلاو لە پێنجێنەوە. دەچینە لای خاتوو شەنگە محەممەد لە چەمچەماڵ. سڵاوی خوارد لێبێ. بەڵێ سڵاوی خوای گەورە لە ئێوەش، بەڵام شەنگە سەمەتان لەگەڵا. خاتوو شەنگە سەمەت منیش پێم وان بێ هەروان بەڵێ بەڵێ زۆر سپاس دەکەم خوای گەورە پاداشتی خێرتانداتەوە ئەم بەرنامە جوانە. سەلامەت یا ڕەبی. خاتوو شەنگە زانیاریت هەیە لەسەر پرسیارەکە؟ ناوی محەممەد درودی خوای لەسەر بێت چەند جار لە قورئاندا هاتووە یان دووبارە بۆتەوە؟ بەڵێ با 4 جار بێت. 4 جار بێت. خاتو چیمەن عەبدوڵڵا لە کەرکووک لەگەڵمانە. خاتو چیمەن سڵاوی خوارد لێبێ. خاتو چیمەن گوێت لێمانە؟ السلام علیکم. عەلەیکم السلام ورحمة الله. دەستخۆش بەناوەکەتانەکەم. زۆر سپاس خاتو چیمەن. نەسێکەوتام و خواردم لەگەڵ تۆ ئینشاءڵڵا. زانیاری دێ لەبارەی پرسیارەکەەوە؟ بەڵێ 4 جار ئینشاءڵڵا. 4 جار؟ بەڵێ 4 جار ناو پێغەمبەر هاتووە.
زۆر باشە زۆر سپاس بۆ خاتو چیمەن عەبدوڵڵا لە کەرکووکەوە لەگەڵمانە. دەچینە چەمچەماڵ لای خاتو ئەمەل ئیسماعیل سڵای خوات لێبێ. بەڵێ سڵاو لە ئێوەش بێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکم. زۆر سپاس. خۆشحاڵم بەزدارم. سەلامەت بی خاتو ئەمەل. بەڵێ وەڵا بۆ وەڵامی پرسیارەکە با چوارجار بێ. خاتو ئەمەل زانیاریت هەیە لەسەر زانستی قورئان؟ وەڵاهی تەقریبەن بەس پێم وایە چوارجارە. زۆر باشە زۆر سپاس بۆ خاتو ئەمەل لە چەمچەماڵەوە لەگەڵمان بوو. دەچینە لای خاتو گۆنا محەممەد لە سێ سادقەوە لەگەڵمانە. خاتو گۆنا سڵای خوا لێبێت و تەعات و ڕۆژوتان قبول بێت ئینشاڵڵا. سڵای خۆی گەورەت لە ئێوە بێ ئینشاڵڵا تەعاتی ئێوەش قبول بێت. ئینشاڵڵا لەگەڵ بەڕێستە. زانیاری دێ لەبارەی پرسیارەکەەوە؟ با چوارجار بێ وەڵاوەکو زانیاریم بێ لە ڕاستیا بەس وەکو ئەو بەڕێزانی پێشتر چوارجار. زۆر باشە زۆر سپاس بۆ خاتو گۆنا لە سێ سادق لەگەڵمانەوە. دەچینە سۆران لای خاتو سیدرا لوقمان سڵای خوات لێبێ. سڵای خوا لێوێ. زۆر سپاس خاتو سیدرا تەعات و عیبادەتان قبول بێت. سپاس لەگەڵی ساعات و عیبادەتە وڵاتمان قبول بێ. زۆر سپاس. خاتو سیدرا زانیاری دێ لەبارەی پرسیارەکەەوە؟ وەڵاهی بەس وەڵاهی کەمێک ئەویش نازانم دڵنیانیمە. ئێستا چەند بنووسین؟ دەتوانین هاوکاریم بکەن؟ ڕقەمێک بڵێ بۆی بزانین پێکاوتە نەت پێکاوە زۆرە وتووە کەمێ وتووە. وەڵاهی من دەڵێ پێم داشتم دەڵێ سوێر نازانم. 5 جار؟ سوێر یان پێنج وەڵاهی دڵنیانیمە. یەکێکیان هەڵبژێرە بە بۆ جێگیر بکەینە وەڵامەکە. وەڵاهی با سوێر کردی. 4 جار بێ زۆر باشە زۆر سپاس بۆ خاتو سیدرا لوقمان. بەڵێ چینە لای پەیوەندیەکی تر هاوڕێ محەممەد لە سلێمانیەوە کاک هاوڕێ سڵاوت لێبێ. سلامی خۆتان ببراتم لێوی بێخوا. زۆر سپاس کاک هاوڕێگە. بەسەنەش زۆر لانی وڵاتیان. کاک هاوڕێ گوێبیستی پرسیارەکە بوویت؟ وەڵاهی تەلەڤیزۆنم ناوە نییە برا. زۆر باشە. پرسیارەکەی ئەمە ئەم شەو ئەوەیە ناوی محەممەد درودی خوای لەسەر بێت لە قورئانی پیرۆز چەند جار دووبارە بۆتەوەواتە چەند جار ناوی محەممەد لە قورئاندا هێنراوە ناوی براوە؟ وەڵاهی زانیاریم نییە لەسەریان هاوکاریەکانی یارمەتی. کاک هاوڕێ شتێک بڵێ با بزانین بەشکم نەخوان وابێت. ئەخر چەند ژمارە چەند بڵێن دا؟ هاوکارێکمان هاوکارێکی و برادری پێشومان کرد تی ژمارە هەژ وتمان زۆرە ئیتر لە هەشت بەرەوسەرەوە نییە. 5 جار؟ گیان؟ 5 جار؟ 5 تۆ زانی نازان بۆ جێگیر بکەین؟ ئەخر زیاتریان کەمترن تۆ تا هاوکاری بێت. نابێتەوە لەوە زیاتر هەشتی وتووە لە کەمتر لە هەشتا. کەمتر لە یەکەوە بۆ هەشتا. لە چەند؟ دەڵێم لە یەکەوە بۆ ژمارە هەشتا لەو بینەیە. با بڵێن 6 جار دەگەر هاوکاری کرد. زۆر باشە زۆر سپاس بۆ کاگاوڕێ لە سلێمانی لەگەڵمانە دەچینە لای خاتو تکا عومەر لە کەلار خاتو تکا سڵای خواتان لەوێت. سلام علیکم. زۆر سپاس. گوێبیستی پرسیارەکەی ئەمە بوویت؟ بەڵێ بەڵێ با بۆڵایم پرسیارەکەیش چەند جار بێت؟ 4 جار لە قورئان ناوێت. 4 جار؟ بەڵێ. زۆر باشە خاتو تکا لە هەلارەوە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ خاتو تکا عومەر. دەچینە لای خاتو سەروین عەبدوڵڵا لە هەولێرەوە. ئەلو سەلام عەلەیکم. وعەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس خاتو سەروین. بەڵێ بۆ وەڵامی پرسیارەکە 4 جار. 4 جار؟ بەڵێ. تۆ بەردەوام زانیاری دەیە خاتو سەروین ئەم شەویش زانی دیان گوێبیستی وەڵامەکان؟ وەڵام زانیاریم هەیە. زۆر باشە دەست خۆش خاتو سەروین لە هەولێرەوە لەگەڵمان. زۆر باشە دەچینە لای خاتو دیمەن کاروان. ئیمان. گیان؟ ئیمانە بێ زەحمەت. خاتو ئیمان. ئیمان کاروان لە کەرکووک. خاتو ئیمان سڵای خواتان لەبێت. سڵاوی خوا لە ئێوەش بێبرانی بەڕێزم. زۆر سپاس خاتو ئیمان. خاتو ئیمان زانیاری دێ لەبارەی پرسیارەکەەوە؟ وەڵاهی لە ڕاستی ئەزانم کە ژمارەیەکی زۆر نییە واتە لە نێوان 1 بۆ 5
بەڵام باشە بێ ینی لەگەڵ ئاما ئەچێتە شامانێ تۆش لەگەڵ جەماعەتە لەگەڵ جەماعەتە با بڕۆینە شام زۆر باشە زۆر سپاس بۆ خاتوو ئیمان کاروان لە کەرکووکەوە زۆر باش لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندیەکەت باش باش دەچینە لای 13هەمین پەیوەندیمان خاتوو گەشبین مەغدید لە ڕانیا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. شلون باسم دوار الصلاة؟ والله يا معيب مانية زور باشين يا وشونن. لا خالد جاد الله زور باسم. يا أخوة خوا باش بن تەمەنت چەندە خاتوو گەشبین 18 ساڵە. تەمەند درێژ بین انشاءالله زانیاری دێ لەبارەی پرسیارەکەمانەوە بەڵێ. چەند 4 زانم. 4 بەڵێ. زۆر باشە خاتوو گەشبین مەغدید لە ڕانیە سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ دەستێش خۆش خاتم میدم. زۆر خوا ئاگادارت بێ خوا لەگەڵە. دەچینە دووس خوڕماتوو لای پەیوەندیەکی تر خاتوو ئامینە فواتمان لەگەڵە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله خاتوو ئامینە. خۆشی بەرنامەکەتان لێتن. زۆر زۆر سپاس سپاس. پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێتن. تۆش پیرۆز بێت و تاعات و ڕۆژ و تا قبول بێت انشاءالله. بۆ وڵانی پرسیارەکە با 4 4 زۆر باشە خاتوو ئامینە فوات وەڵامەت بۆ جێگیر دەکەن انشاءالله. دەچینە دێنەوە سلێمانی خاتوو شۆخان عەبدوڵڵامان لەگەڵە. سڵاوت لێبێ خاتوو شۆخان. باش بەڕێزم. زۆر سپاس. زۆر سپاس. سپاس زۆر بۆ بەرنامەکە دەست خۆشتان لێکم. زۆر سپاس خاتوو شۆخان. زانیاری دێ لەبارەی پرسیارەکەەوە؟ بەڵێ زانیاری هەیە 4 جار بەلای محەممەد بەلای ئەحمەد. زۆر باشە یانە زۆر دڵنێ لەبەرەوەی کە زانیاری دیکەشەوە. بەڵێ دڵنیانی. زۆر باشە زۆر سپاس بۆ خاتوو شۆخان. دەچینە دهۆک لای سەیدا سامی. سڵاوی خوات لێبێ و تەندروستیتان چۆنە؟ لا خوای گەورە لە ئێوەش بێ و بەخێر بێن بۆ دهۆکی دەلال. زۆر سپاس سەیدا سامی. سپاس. گوێبیستی پرسیارەکەمان بوویت؟ بەڵێ مامۆستا گیان با 4 جار بێت. 4 جار بێت. زۆر باشە کاک سامی جوندی لە کەرکووکەوە لە دهۆکەوە لەگەڵمان بوو. خاتوو شەونم کەریم خاتوو شەونم لە هەولێرەوە سڵاوی خواتان لێبێ خاتوو شەونم تاعات و ڕۆژ و تا قبول. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بەڵێ سەلارزە پرسیارەکەی. بەڵێ؟ ئەلۆ. گوێمان لێتە خاتوو شەونم. بەڕێزم لە 3 و 4 و 5 گومانم هەیە نازانم 3 و 4 و 5. یعنی یەکلایی نەبوویتێتەوە؟ ناوە لەو 3 گومانم هەیە یان دەمزانی بەس لە بیرم نەمایە. تۆ من ئەمە یەکەمت بۆ لا بەم خۆشت لە دوانەکەی ئاخر یەکێکیان یەکلایی کەرەوە. با 4 با 4 جار بێ باشە خاتوو شەونم لە هەولێر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. پەیوەندیەکی دیکە دەچینە لای خاتوو ماریا فەرەیدون لە چەمچەماڵەوە. خاتوو ماریا سڵاوی خواتان لێبێت. بەڵێ سڵاوی خۆی گەورەش لە ئێوە دەخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس. خاتوو ماریا زانیاری دێ لەبارەی پرسیارەکەەوە؟ بەڵێ زانیاری هەیە 4 جار. 4 جار؟ بەڵێ. زۆر باشە زۆر سپاس بۆ خاتوو ماریا لە چەمچەماڵەوە لەگەڵ. دەچینە لای پەیوەندیەکی تر ڤینۆز عوسمان لە کوێ لەگەڵمانە لە سلێمانی و خاتوو ڤینۆز سڵاوی خواتان لێبێ. سڵاوی خۆی گەورەتان لەبێ. عەلەیکی سەلام. سڵاو لە بەڕێزیشتان خاتوو ڤینۆز. گوێبیستی پرسیارەکەمان بووی خاتوو ڤینۆز؟ بەڵێ با 4 جار بێت. 4 جار بێت. زۆر باشە سپاس بۆ خاتوو ڤینۆز عوسمان وەک کۆتا پەیوەندی بەشی یەکەمی پرۆگرامەکەمان لەگەڵمان بوون. سپاس لەگەڵمان بمێنەوە تا کۆتایی پرۆگرام لە بەرگەکانی تر لەگەڵتان بەردەوامە بین. وەروە پرسیاری تریشمان دەبێت لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە. وەڵازان دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان کە خوانی ڕەمەزانە. زانین ئەمشەو خاتوو زانەسرەدین چ جۆرە خواردێکمان بۆ ئامادە دەکات پێکەوە بینەری دەبین. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ.
لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. سڵاوتان لێبێ ئازیزانی هیوای تەندروستێکی باش بۆ هەمولایەکتان دەخوازم. ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەمولایەکتان قوبوڵ بێت. ئێمە لە بەرنامەی میوانی کاشۆ لە مانگی ڕەمەزاندا بەردەوام لەگەڵتان ئەبین. خواردنی ئەمڕۆ کە پێشکەشی ئەوەی ئازیزی دەکەم ئامادەکردنی مریشکە بە فڕن لەگەڵ ئامادەکردنی جۆرێک سوپ، هەروەکو ئاشکرایە کاتێک کە بەربانگ دەکەیتەوە مەعیدە پێویستی بەوەیە خواردنێکی شل بخوات. ئەمڕۆ چۆنەتی ئامادەکردنی سوپێکتان پێشکەش ئەەکەم کە پێکاتەکانی بریتین لە سنگی مریشک، شەعریە، بیبەری ڕەش، خوێ، ماجی و برنجی کوردی. من لێرە برنجی کوردی کاشۆ بەکار ئەهێنم وەک لە بەرنامەکانی پێشوشدا باسم کردووە. ئەم برنجە تایبەتمەندی زۆری هەیە، بۆ یافراغ بەکارێت، بۆ سوپ بەکارێت، بۆ کوبە بەکارێت. دەوری خەسکردنەوە ئەبینێت لە شلایە. من لێرە ئەم سوپە شلە لە جیاتی نیشاستە و ئارت و ئەتوانی بەکاری بێنی تەندروسترە، تاموبۆنی خۆشە، برنجی شەژمانەیە، ڕەنگێکی جوانی هەیە، چێژێکی تایبەتتر بە خواردنەکەمان ئەبەخشێ. من لێرەیە ئەمڕۆ ئەمە بەکار ئەهێنم. ئێستا دەست ئەکەین بە ئامادەکردنی مریشکەکە. ئەمە مریشکێکە و دوولەتمان کردووە، پارچە پارچەم نەکردو، هەر کردووە بە دوولەتەوە. ئەوەی کە پێویستە ئەو کەرەستانە خوێی ئەوێت، سیری پاودەری ئەوێت، بیبەری تونی ئەوێ و بیبەری شیرینیشی ئەوێ، لەگەڵ پیاز و پەتاتە و تەماتە و بیبەری شیرین کە ئەڵم بیبەری شیرین مەخسەدم بیبەری پاودەری سوور لەگەڵ بیبەری شیرینی ئەم سەوزە هەردووکی تامی جیاوازە. ئێستا لەگەڵم بن بۆ ئامادەکردنی دەفرێک ئەهێنین، دەفری ناو فڕن. مریشکەکە بەم شێوازە بە چەقۆ و نوکە چەقۆ ئاولەتی ئەکەین بۆ ئەوەی تاماوی شتەکان هەڵبمژێ. جوان جوان خوێ ئەکەین بۆ شوێنانەی کە نوکی چەقۆکەمان لێیاوە بۆ ئەوەی بە جوانی بچێتە ناو مریشکە. بیبەری ڕەشی هاڕاوی پێوە ئەکەین. تیژەکەی بەدەستی خۆتانە کەمیان زۆری پێوە بکەن، ئەکەوێتەوە سەر خواست. سیری ژەرۆک و ئەوانەی کە بە پێی خواستی خۆتە. ئەمە تەواو. ئێستا تەماتە و پەتاتە و بیبەرەکەی بۆ لەت ئەەکەین لەگەڵ پیازەکە و لەگەڵ مریشکەکە دایئەنەی لە دەوری مریشکەکە. پیازێک، ئێستا کەمێک سرکە و کەمێک زەیت ئەکەین بەسەر مریشکەکەیە. لێرەیە زەیتی سروشتی کاشۆ بەکار ئەهێنم. من زەیتێکی سروشتیە ڕاستەخۆ لە ناوکی گوڵۆ بە ڕۆژەوە بەرهەم ئەهێنرێت، ڕەنگێکی جوانی هەیە، تاموبۆنێکی خۆش ئەبەخشێ بە خواردنەکەمان، ئەبینین ڕەنگێکی زەرد و جوانی هەیە. لێرەیە بەکاری ئەهێنم زەیتێکی سروشتیە، 100% هیچ زیانێکی نییە. کاغەزی ئەلمنیۆم جوان جوان پێچاومانە ئەیخینە فڕن، بەڵام بە چەتاڵێک 1-2 کون لە کاغەزەکە ئەکەین لەبەر هاڵاوی مریشکەکە. بەم شێوازە جوان جوان پێچاومانێتەوە ئەیخینە فڕنەوە بۆ ماوەی سەعاتێک بۆ سەعاتێک و 10 دقە. جۆری فڕنەکە دەور ئەبینێت. فڕن هەیە هێواشە، ئەگەر هێواش بوو دەرەجەکەی کز بوو لە پلەی 120 داینە بۆ ماوەی سەعات و نیوێ. ئەگەر فڕنی سەریع بوو سەعاتێک و 10 دقە ئەیبینێ. ئێستا ئەیخینە فڕن.
ئێستا مریشکەکەمان لە فڕنا هەتاوەکو ئەو ئامادە ئەبێ و پێ ئەگا دەست ئەەکەم بە ئامادەکردنی سوپەکە ئەوەی کە پێویستە بۆ ئەم سوپە بەکاری بێنین سەنگی مریشکمان ئەوێت خوێ ماجی بیبەری ڕەش بیبەری سپی برنجی کوردی کاشۆ بەکار ئەهێنم لەگەڵ شعریا سەرەتا دەست ئەەکەین بە سوورکردنەوەی شعری و ماجیەکە لێرەیە زەیتی سروشتی کاشۆ بەکار ئەهێنین تایبەتمەندیەکانی پێشووتر باسم کرد دیسانە بۆ سوپەکەش بەکاری ئەهێنم لەبەروی تاموبۆنی زۆر خۆشە ئەمە سەنگی مریشکەکەمان سەرەتا شعریەکە سوور ئەەکەینەوە دواتر ماجیەکەی چێ ئەەکەین و برنجەکەش بیبەری سپیش کەمێک خوێتی ئەەکەین لەبەرەوەی ماجی خۆی سوێرە ئەبێت کەمێک خوێتی بکەین کەرەستەی سوپەکەمان سەنگی مریشک شعریە برنجی کوردی کاشۆ ماجی بیبەری سپی خوێ کەمێک خوێ بەکار ئەهێنین چکە ماجیەکەمان سوێرە ماجی سوێرە ئەبێت خوێ کەمتەکەین لەگەڵ زەیتی گوڵەبەڕۆژەی کاشۆ ئێستا دەست ئەەکەین بە سوورکردنەوەی شعری و ماجی و برنجەکەشی تێ ئەەکەین هەتا ئەقڵە دواتر سنگەکە بەجیا سوور ئەەکەینەوە و ئەەکەینە ناو شلەکەەوە سوپەکەمان لەسەر ئاگرەوە ئەقڵێت نزیکی کوڵانی بۆتەوە من سنگەکەی بەجیا بۆ ورد ئەەکەم و سووری ئەەکەمەوە دواتر ئەیخەمە ناو سوپەکەەوە لە پارچەی وردی بچووک ئێستا مریشکەکەمان پێگەیشتووە جوان سیمەکەی لێ ئەەکەینەوە ئەبینین زۆر بە جوانی سوور بۆتەوە ئەیخەینە سەر دەفرێکی پێشکەشکردن تەماتە و پیاز و بیبەرەکە زۆر بە جوانی پێگەیشتووە ئەبینن ڕەنگێکی جوانی هەیە زۆر جوان ئامادە کراوە ئێستا سوپەکەمان پێگەیشتۆ ئامادەیە ئەخەینە دەفرێک بۆ پێشکەشکردن ئەبینن ڕەنگێکی جوانی هەیە برنجەکەش زۆر بە جوانی کۆڵاوە من ئەو برنجەم لە جیاتی ئارد و نیشاستە بەکارهێنا بەڵام ئەبینن زۆر جوان خستی کردوێتەوە و تامۆچێژی تایبەتی خۆی خۆشەویستانم خواردنی ئەمڕۆشم پێشکەشکردن کە پێگاتێ بوو لە ئامادەکردنی مریشک بە فەڕەن لەگەڵ ئامادەکردنی سوپێک کە لە سوپەکەدا برنجی کوردی کاشۆم بەکارهێنابوو لەگەڵ سنگی مریشک و زەیتی گوڵەبەڕۆژەی کاشۆ سوپێکی زۆر ڕەنگجوانە تامبۆنێکی خۆشی هەیە خواردن و سفرەتان پڕ بەرەکەت بکەن لەگەڵ بەرهەمە خۆماڵەکانی کارگەی کاشۆ ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەک قوبوڵ بێت هەتا بەرنامەیەکی تر کاتێکی خۆش خواتان دەکەم. دووبارە سڵاتان لێبێ ئازیزان سپاس بۆ
کۆمپانیایی کاشۆ وەروەها ڕۆنی گوڵە بە ڕۆژەی کاشۆکەوە خواردنێکیان بۆ ئامادەکردبوویمە دەکەین سوود و زانیاری باشی تێدا بوو بێ بۆ خانمان دووبارە دێنەوە لاتان لە تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان. وڵازانمان لە بەرنامەی ئەم شۆماندا لە بابەتی ئەم شۆماندا قسەباز دەکەین لەبەر لە گەورەی و پاداشتی سەڵاوەدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. زانین باشترین سەڵاوەدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کامەیە و بەهۆی سەڵاوەدانمان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چیمان دەست دەکەوێت وەروها زانین لە چ کاتێکدا سەڵاوەتدان گرنگە ئەنجامی بدەین وەروها زانین ئایا سەڵاوەتدان دەبێتە وەسیلەیەک بۆ قوبوڵبوونی دوعا بۆ کار ئاسانی کاروباری ڕۆژانەمان گفتوگۆ دەکەین لەو بارە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا سۆران سەمیع زانایانی مامۆستا سۆران زۆر بەخێر بێن. مامۆستاگیان بەخێر بێن. مامۆستا سۆران گەورەی سەڵاوەتدان چییە کە خۆی گەورە خۆی لە قورآنی پیرۆزدا دەفەرمێ من و مەلایکەتەکان سەڵاواتی لەسەر دەدەن ئەی ئیماندارانێوەش سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدەن صلی الله عليه وسلم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. اللهم اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. پشتیوان بەخوای پەروەردگار لەم تەوەرەیەماندا خوای پەروەردگار بۆمان ئاسان بکات باسی فەزڵ و گەورەی سڵاواتدان ئەکەین لە دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تاوەکو ئەمە ببێتە توێشوویەک هەم بۆ ئێمەش و هەم بۆ مسلمانانیش بەعام. سەلام و بەرەکاتی خوای پەروەردگارتان لەسەر بێت لە مسلمانان لە هەر شوێنێک هەن گرنگ ئەوەیە ئێمە دڵەکانمان لەگەڵ یەکتریە ئاش بێت و بتوانین زۆر سڵاوات بدەین لە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام تاوەکو لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا عليه السلام شەفاعەتمان بۆ بکات. خاڵی یەکەم وشەی ئەسەلات لە ئەسڵی زمانی عەرەبیدا بە مانای پاڕانەوە و بە پێسکردن و بە بەرزڕاگرتن دێت. وەکو وتراوە صەلەیت عەلەیه ئەی دەعەوته ئەی دەعەوت لەه وەزەکیەتەه وتراوە سڵاواتم لەسەردا بۆی پاڕامەوە و بە پاکم ڕاگرت مەبەست پێ چییە؟ مەبەست پێ ئەوەیە کە لێرە وشەی سڵاوات بە واتای دوعاکردن تێ لێرەدا. دوعاکردنیش ئەوەیە کە ئینسان لە کاتێکا کە سڵاواتێکەدا لە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە ناخی دڵێوە ئەم سڵاواتە پێشکەش بکا بە پێغەمبەری خوا عليه السلام بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەری خوا بێ عليه الصلاة والسلام. خوای پەروەردگار لە قورئاندا کە ئەفەرمێت وصل عليهم إن صلاتك سكن لهم بپیغمبری خوا فرمی عليه السلام افرمید لکاتک اگر اوان مردن تو نوێژیان لەسەر بکە ئەی محەممەد صلی الله عليه و آله وسلم بۆیان بپاڕێرەوە تاوەکو نوێژکردنی تۆ و پاڕانەوەی تۆ ببێتە میهرەبانی بۆ ئەوان ببێتە مایە ئەوەی کە ئەم کەسانە ببێتە مایە ئارامی بۆ ئەمان کەواتە سڵاواتدان ئەبێتە مایە ئارامی هەم بۆ ئێمەش هەم بۆ پێغەمبەری خوش عليه السلام هەم لە ڕووی ئەوەی کە ئینسان لە ڕۆژی قیامەتە بیەوێ لەگەڵ پێغەمبەری خوا بێ عليه الصلاة والسلام ئێمە ئەتوانین لەگەڵ پێغەمبەری خوادا عليه السلام ژیان بەرینە سەر بەهۆی ئەو سڵاواتانەی کە لە پێغەمبەری خوامان داوە صلی الله عليه و آله وسلم. پێغەمبەری خوا عليه السلام لە حەدیثێکە ئەفەرمێت إذا دعي أحدكم إلى طعام فليجيب فإن كان مفطرا فليأكل وإن كان صائما فليصلي. ئەمەش بەڵگەیەکی ترە لەسەر ئەوەی کە پێغەمبەری خوا فەرمی عليه السلام هەر یەکێک لە ئێوە لە کاتێکا کە بانگێش ئەکرێ بۆ دەعوەتێک واجبە لەسەری کە بەدەم ئەم دەعوەتەوە بڕوا بەڵام بە مەرجێ کە بزانێ ئەم دەعوەتەشتی ناشەرعی تێدا ناکرێ. ئەگەر هاتوو کەسەکە بە ڕۆژوو بوو کە کاتێکە ئەچێتە ئەم ماڵەوە پێغەمبەری خوا فەرمی عليه السلام ئەگەر بە ڕۆژوو بوو ئەوە با دوعای خێریان بۆ بکات باشە ئەگەرە بە ڕۆژۆش نەبوو با لەو خواردنەی کە لە بەردەستایەتی بابی خوات وەک لە حەدیثی ترا فەرمێ بەدەستی ڕاستان لە پێشی خۆتانەوە بخۆن ناوی خوای پەروەردگاری لەسەر بهێنن. کەواتە لێرەشە بۆمان دەرکەوت لە ڕووی زمانیەوە کە سڵاوات بە مانای دوعا و پاڕانەوە دێت. لە ڕووی ئیستیلاحیشەوە ئەوەی کە زانایان باسییان لێوە کردووە ئەفەرمونون بریتیە لەو عیبادەتەی کە هەموو ئەو گفتار و کردارە تایبەتیانە ئەگرێتەوە کە بەلاشە ئینسان ئەکرێت
و لە هەمان کاتە گفتار چییە؟ تۆ لە کاتێکا کە تۆ ئەچیتە ناو نوێژەوە یەکسەر بە تەکبیرە دەست پێ ئەەکەی بە سەلامدانەوە کۆتایی پێدێنی و هەروەها ئەو کردارانە چی لە کاتی نوێژە کە لە کاتێکە ئەیکەی ئەمە خۆت بۆ خۆت لە کاتێکا وەساوی ئەمە خۆی بۆ خۆی ئەمە عیبادەتە کە لە کاتێکە ئەچیتە ڕکووعەوە عیبادەتە سوجدە عیبادەتە هەڵسانەوە عیبادەتە تەحیات عیبادەتە هەمووی کەواتە لە ڕووی ئیستیلاحیشەوە لێرە زانایان ئەفەرمون ڕزا ڕەحمەتی خۆیان لەبێت بە مانای ئەمە دێت. سەڵاوات سێ مانای جیاوازی هەیە کە ئێمە بە کورتی و بە کوردی بتوانین لی تێ بگەین. سڵاواتی یەکەم مەبەست پێ سڵاواتی خۆی پەروەردگارە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام و لەگەڵ مسلماناندا باوەڕداراندا. خاوەنی كتابي مفردات الألفاظ القرآن قتيتي وصلاة الله للمسلمين هو في التحقيق تزكيته إياهم أفرمي صلواتي خوي پروردگار بو باورداران چیه بریتیه لوی که پاکیان اکاتوا واتا لچی لگناه كواتا صلاواتانی خوي پروردگار بو ایما لگناه کان من امان شوریتوا پاک من اکات وللای فرشتکانی خوي پروردگار باس من اکات. ومن الملائكة هي الدعاء والاستغفار كما هي من الناس للاي فرشتكاني خوي پروردگارش بريتيه لدعاء كردن دعاء بو كي دعاء بو ايما اكن بو ايما مسلمانان اكن وكو چون لكاتيكا كايما لنا خومانا دعاء بو يكتدي اكين اواش ملائكتكاني خوي پروردگار دعاء بو ايما اكن بو يك خوي پروردگار لمن خوش به دعاء فرشتكانش للاي خوي پروردگار رد بنويان نيه كواتا بزانا اي مسلماني خوشويست دعاء و پاڕانەوە واتە سڵاواتدان لە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەبێتە مای ئەوەی کە مەلایکەتەکانی خۆی پەروەردگار دوعات بۆ بکەن و خۆی پەروەردگار سڵاواتت لەسەر بدەن. و خاڵی سێهەم ئەو سڵاواتەی لە کاتێکا کە تایبەتە بە ئێمەوە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئێمە داوای مەقام المەحموودە بۆ پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەلام تاوەکو لە ڕۆژی قیامەتا خوای گەورە ئەو وەسیلەیە پێ ببەخشێ ئەگەر خوای پەروەردگار پێی بەخشی ئینشاء الله ئەوە ئێمە شەکەینە بەر شەفاعەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. و ئیمامی بوخاریش لە صحیحەکەیدا ڕزا ڕەحمەتی خوای لێبێ لە ئەبولعالیەوە دەگێڕێتەوە دەفەرمێ صلاة الله ثناؤه عليه عند الملائكة وصلاة الملائكة الدعاء وكو خواهي قرشكا فرمي إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. للرواية كشا بيغمري خواه فرمي عليه السلام الملائكة تصلي على أحدكم ما دام في مصلاه الذي فيه ما لم يحدث اللهم اغفر له اللهم ارحمه. بيغمري خواه عليه السلام أفرميتكم الله فريشتي يقهن دعاء خير أكن بوكي بو أو كساني لكاتك كأتنا ماڵەکانی خۆی پەروەردگار زۆر باشە کاتێکا دەستنوێژیان هەیە دەستنوێژیان هەیە بە هێشتا دەستنوێژیان نشکاوە دانیشتن لە شوێنی نوێژەکەی خوانە دوعای خێر بۆ جۆرە کەسانە. کەواتە مامۆستا بۆ مانافراوانەی کە ئێمە لە سەڵوات و سەڵاوات تێگەیشتین بەشێکی کار و کردەوەیەوە ئێمە بە کردەوەکانمان بە ڕەفتارەکانمان جۆرێک لە عیبادەت و لە سەڵوات ئەدەیت بۆ خۆشمان و بۆ ئەو کەسێش بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەشێکیشی گفتارە کەواتە بۆ مانافراوانی مامۆستا یان ئێمە بێ سەڵوات تەنها بۆ پەیامبەری ئیسلامیان زۆر جاری ڕێگەکە وێڵێ سڵاو لە فڵان کە ینی نایب ئەبێت یان تەنها بۆ پەیامبەرە سەڵاوات قوربانگیان وەکو ئەوەی کە سڵاواتدان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثێکا کە ئەفەرمێت سڵاوات بنێرن بۆ هەموو پێغەمبەران وەکو چۆن سڵاوات ئەنێرن بۆ من کەواتە ئەمە بەڵگەیە لەسەر چی بەڵگەیە لەسەرەوەی کە سڵاوات بۆ پێغەمبەرانیش دروستە و لە هەمان کاتیشا ئەم سەڵاواتە تایبەتە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام البەخیل من ذوکرت عنده فلم يصلي علي پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام بەخیلترین کەس کێیە ئەو کەسەیە لە کاتێکا کە ناوی من ئەبیسێت و سڵاواتم لەسەر نادات کەواتە ئەمە تایبەتە خاصە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵێ بۆ پێغەمبەرانی پێشوش هەبووە بەڵام ئەوان ئیسا نەماون. کەواتە مامۆستا خێری ئەو موسڵمانە چۆن لە شەرعی ئیسلام پێوەرکراوە کاتێک ناوی محەممەد صلی الله عليه وسلم دەهێنرێت و سەڵاوات نادا یان ئەگەر بیدا خێرەکەی چی دەست دەکەوێ ئەگەر نەیدا چی لە دەستداوە. خی گەورە فەرمێت من جاء بالحسنة فله عشر أمثالها ومن جاء بالسيئة فلا يجزى إلا مثلها وهم لا يظلمون. هەر کەسێک کە چاکەیەکە کە خۆی پەروەردگار بەدە ئەوەندە بەدە هێندە خۆی گەورە بۆی ئەنووسێت و ئەگەر خراپەش بکات بە ئەندازەی خۆی نەبی خۆی گەورە بووی نانووسێ بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام من صلى علي صلاة صلى الله عليه بها عشرا
ئەفەرمێ هەر کەسێک یەک سڵاواتم لەسەر بدا خوای پەروەردگار 10 سڵاوات ئەدات لەو کەسە واتە خوای گەورە 10 جار لەو کەسە خۆش ئەبێت کەواتە سڵاوات شتێکی گرنگە ئێمە بتوانین ئینشاءالله پاداشتەکەی زۆر زۆر لە لای خوای پەروەردگار لە کاتێکە کابانێک لە ماڵەوەیە کەسێکە ئیش ئەکا لە بازاڕی لە دوکانێک لە هەر شوێنەکەی اللهم صل على محمد وعلى آل محمد هیچی تێناچێ با لەسەر زانمامە ئینشاءالله زۆر باش مامۆستا باشترین جۆری سەڵاواتدان کامەیە کە مسلمانان لە ژیانی ڕۆژانەیاندا ئەنجامی بدەن شێوەی سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە هەر شێوەیەک لە شێوەکانی سڵاوات بێت ئەمە لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دروستە هەتا وەکو ئەگەر ئەو کەسە بڵێت اللهم صل على محمد بە منش کیفایەتە و کۆتایی پێ دێت بەڵام چاکترین سڵاوات سڵاواتی ئیبراهیمیە عەلەیهی سەلام وەک پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵات وسەلام کە بۆمانە گێڕێتەوە فەرمێ اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد ئەمە باشترین جۆری سڵاواتە لە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام بەڵێ زۆر باشە مامۆستا کەواتە لێرە فەزڵ و گەورەی سڵاوات بەدەلەوەی یەک بەدە بۆ ئینسانی موسڵمان چۆن گرینگە خۆی پێوە بگرێ وەکو جۆرێک لە ناڵین سنەتێکی باشە یاخۆت خێرێکی باشە جۆرێکە لە عیبادەتێکی زۆر سادە بەڵام دڵ و دەروونێکی هێورتر و خێرێکی سەدەقەیەکی واکە تۆ خوای گەورە ڕەب العالەمین سڵاواتت لەسەر بنێرێ و دەرفەتە چەند گرینگە ئینسانی موسڵمان بە گرنگیەوە چاوی لێبکانەوە پێوا بێ شتێکی زۆر ئاسانە و ناوی پەیامبەر هێنرا سەڵاواتێک بدا یا نەیدا ئەو دەرفەتانە چۆن ئێمە بخۆزینەوە ئێمە وەکو کەسێکی موسڵمان لەوە ئەچێت زۆر کاتمان هەبێت بۆ نەک تەنها سڵاواتدان لە دیداری پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بەڵکو بۆ هەموو زیکرەکان بۆیە ئەبێ ئێمە زۆربەی کاتەکانمان تەرخان بکەین بۆ سڵاواتدان لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئێمە لە چەندین شوێنە ئەتوانین سەڵاوات بدەینە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە هەموو شوێنەکانە بەتایبەت لەم شوێنانەی کە لێرە سەباس ئەکرێت یەکەم لە شەو ڕۆژی جومعەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فرمێت إن من أفضل أيامكم يوم الجمعة فيه خلق آدم وفيه قبض وفيه نفخة وفيه صعقة فأكثروا علي من الصلاة فيه فإن صلاتكم معروضة علي قالوا يا رسول الله صلى الله عليه وآله وسلم وكيف تعرض صلاتنا عليك وقد أرمت يقولون بليت فقال رسول الله صلى الله عليه وآله وسلم إن الله عز وجل حرم على الأرض أجساد الأنبياء پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام باشترینی ڕۆژەکانتان کە خوای پەروەردگار بۆ ئێوەی هەڵبژاردبێ بریتیە لە ڕۆژی جومعە کە خوای پەروەردگار لە ڕۆژی جومعە ئادەمی دروست کردووە لە ڕۆژی جومعەشان مراندوویەتی لە ڕۆژەشدا زیندوی ئەکاتەوە لە ڕۆژەشدا نەفو ئەکرێ بە نەفکەی سوورە بۆیە ئەفەرمێ لەو ڕۆژەدا زۆر سڵاواتم لەسەر بدەن سڵاواتەکانتان پێم ئەکا صحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم چۆن سڵاواتی ئێمە بە تۆ ئەگا لە کاتێکا وەقەد ئەرمتە جسمت ڕزیوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وآله وسلم خوای پەروەردگار حرامی کردووە لەسەر زەوی کە جسمی پێغەمبەران بخوا صلی الله عليه وآله وسلم لەبەر ئەوە شەو ڕۆژی جومعە کاتێکی زۆر تەرخانکراوە بۆ سڵاواتدان لە دیداری پێغەمبەری خوا عەلەیهی سەلام وەسڵاواتدان لە هەموو کۆڕ و مەجلیسێکە ئێمە لە کۆڕ و مەجلیسەکانە بەداخەوە لە کاتێکا کە ئێمە دائەنیشین ئەوەی کە باسی تیانەکرێت زۆربەی مەجلیسی ئیمڕۆ باسی ذکری خوای گەورەیە باسی سڵاواتدانە لە دیداری پێغەمبەری خوا عەلەیهی سەلام پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام ما جلس قوم مجلسا لم يذكروا الله فيه ولم يصلوا على نبيهم صلى الله عليه وآله وسلم إلا كان عليهم ترة فإن شاء عذبهم وإن شاء غفر لهم پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام هیچ کۆڕ و مەجلیسێک نییە کە ذکری خوای گەورەی تێدا نەکرێ یاخود سڵاواتی تێدا نەدرێ لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیلا بۆ ئەو کەسە ئەبێتە مایەی پەشیمانی واتە هەم لە دنیاش و هەم لە قیامەتیشا لەسەر ئەم بێ ئاگاییان ئەوەیە خوای پەروەردگار سزای ئەدا یاخود ئەوەیە کە خوای گەورە لێی خۆشە بێت سڵاواتدان لە دوای تەواوبوونی هەموو بانگێک کە ئێمە یعنی ڕۆژانە 5 جار گوێمان لە بانگ ئەبێت پێش ئەوەی کە ئێمە بڵێن اللهم رب هذه دعوة التامة ئێمە بتوانین سڵاوات بدەین لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکەوەی کە
عبد الله كوري عمر رضا رحمتي خوي لبيت أفرمي يوم لبو بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم فرموي إذا سمعتم المؤذن فقولوا مثل ما يقول ثم صلوا علي فإنه من صلى علي صلاة صلى الله عليه بها 10 أفرميت مؤذن هرشي قال إيوش أوبلين ولا كاتكا كمؤذن بانك طواو أكاد إيو صلاوات بدلنا بيغمري خواه عليه الصلاة والسلام هركز صلواتكم لسبدا خوي فرقار 10 صلاوات لو كسادات ثم صلوا الله لي الوسيلة فإنها منزلة في الجنة لا تنبغي إلا لعبد من عباد الله وأرجو أن أكون أنا هو فمن سأل لي الوسيلة حلت له الشفاعة ويبغمري خواه فرمي عليه الصلاة والسلام بوي إيوه داوي الوسيلة بو من بكن چونکە هەر کەسێک داوای ئەلوەسیلە بۆ من بکە وەسیلە شوێنێکە لە ناو بەهەشتا خوای پەروەردگار تەنها و تەنها ئەیبەخشێ بە یەک کەس بۆ کەسی تر تایبەت نییە کەواتە ئەفەرمێ ئێوە داوای ئەو وەسیلەیە بۆ من بکەن هەر کەسێکیش داوای ئەو وەسیلەیە بۆ پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەلام لە ڕۆژی قیامەتە ئەکەوێتە بەر شەفاعەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. زۆر باش مامۆستا چ پەیوەندیەک هەیە لە سەڵاوەتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و قبوڵبوونی دوعا و ئاسانبوونی کاری ڕۆژانەمان و لابردنی خەم و خەفەتێک لە دڵمانە پەیوەندیەک هەیە لە نێوان زۆردانی سەڵاوەتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەو بابەتانی کە باسمان کرد؟ بەڵێ ئێمە بتوانین سڵاوات چونکە هۆکارێکە بۆ زیادبوونی ڕزق هۆکارە بۆ لێخۆشبوونی خوا هۆکارە بۆ چوونە بەهەشت هۆکارە بۆ شەفاعەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کەواتە ئێمە بتوانین لە هەموو کات و ساتەکانمانە بتوانین سڵاوات بدەینە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئەگەر ئێمە سڵاوات نەنێرین بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەوە ئەو کاتە احتیمالی ئەوەی هەیە ئەو کاتە بە کا بە شتێکی تر ئێمە پڕی بکەینەوە لەبەرەوە پێویستەکە لەسەر من و تۆی مسلمان بەردەوام سڵاوات بنێرین بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تاوەکو پێغەمبەری خوش عەلەیهی سەلام لە ڕۆژی قیامەتە شەفاعەتمان بۆ بکە ئینشاءالله. زۆر باشە مامۆستا زۆر جار ئەو پرسیارە دێتە ئاراوە گەچینیەتی دڵ حسێبەوە ڕوە چەندی شوێنیشا لە شریعەتی ئیسلام و لە سنەت و لە مەزدەریش کە قورئانی پیرۆزە باز لەوە کرێ خدای گەورە لەگەڵ نیەت و دڵی مرۆڤەکانە مامەڵە دەکا بەڵام دەبینین بەشێک لە دوعاکان مامۆستایانی ئاینی بانخوازان ڕێنمایی دەکەن ئەگەر بکرێ هەر بەو زمانە عەرەبی یا بە زمانی قورئان بگوترێتەوە ڕەنگە باشتر بێ خێردارتر بێ بە زمانی شیرینی کوردی مسلمانێکی کورد بە ساڵاتچوویەک بە تەمەنێک لە ئافرەتان لە پیاوان بیەوێ سەڵاواتێک بۆ گیانی پێغەمبەر وەروا بۆ ڕوحی پێغەمبەر صلی الله علیه وسلم بنێرێت ڕەنگە بەو سەڵاواتە ئیبراهیمی کامل نەتوانێت بیڕێتەوە لەبەری نەبێ بە زمانی شیرینی کوردی یاخود سەڵواتدان تەرجمەکەینەوە بە زمانی شیرینی کوردی ئەبێت بەچی؟ بەڵێ ئێمە سڵاوات کە ئێنێرین بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام وەکو پێش تەوەرکەوە بوو کە باسمان لێوە کرد سڵاوەتدان خۆی بۆتای دوعا دێت دوعاش ئینسانی مسلمان هەتاوەکو لا یکەلیف الله نفسا إلا وسعها زۆرکردن لە ناو دینی ئیسلاما نییە کەسەکە بە هەر زمانێک بتوانێت بەڵام ئەوەی کە خۆی حەدیسەکان باسی لێوە ئەکات بەم شێوازەیە کە سڵاواتەکان ئەنێرین بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە شێوازی عەرەبی بێت چونکە ئاسانکاری هەیە لە شەریعەتی ئیسلامە بۆ ئێمە ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام باسی ئێمە کردووە و ئێمە بتوانین فێری ببین هیچ نەبی خوا هەر ئەوە ناتوانین بڵێن اللهم صل على محمد وعلى آل محمد بەس ئەگەر ئەوانش بڵێن کیفایەت و ئاساییە من وەکو خودی خۆم هیچ شتێکم نەبینیوە سەبارەت بەوەی کە سڵاوات ئەگەر بکرێتەوە بە کوردی ئایا دروستە؟ زۆر جار گوێمان لێ دەبێت دەڵێ درودی خوددا لە پەیامبەر و یارانی زۆر جار گوێمان لێ دەبێت لەو ڕوانەوە هیچ ئیشکالێکی تیان نییە هیچ ئیشکالێک نییە بەڵام خۆی ئەسڵی سڵاواتەکە بە زمانی عەرەبیەکە بوترێ باشترە ئەسڵی سڵاواتەکە ئەوەیە سڵاواتەکە سڵاوەتی ئیبراهیمیش بێ عەلەیهی سەلام نەک لە خۆمان و شتدا بڕێژین چکە درود لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سڵاوات لە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام باسمان کرد سڵاوات بەواتای چێت بەواتای دوعا هێت بەواتای پاڕانەوە هێت بەواتای ئەلوەسیلەی هەیە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کە خوای پەروەردگار پێی ببەخشێ کەواتە ئەگەر هاتوو تۆ بە زمانێکی شیرینی کوردیش بڵێ خوای پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکانی خۆت ئەلوەسیلە ببەخشی بە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەمە لە ڕووی زمانەوانیەوە هیچ ئیشکالێکی تێدا نییە. زۆر باش مامۆستا کاتێکی دیاریکراو هەیە کە گرنگ بێت و خێری زیاتر بێت لەوەی کە سەڵاوەتدان بەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قوربانگیان ئەوەی کە لە حەدیسەکانە باسی لێوە کردووە بەڵێ سڵاواتدان وەکوی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام باسمان لێوە کرد شەو ڕۆژی جومعە چاکترین کاتە
شەو ڕۆژی جومعە چاکترین کاتە بۆ سڵاواتدان لە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام کۆمەڵە مەلایکەتێک هەن سەیاحن سڵاواتەکانی ئێوە پێئەگەێنن بە بەردەوام. یعنی وتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەی تۆ ئەوە نییە لە ناو قەبرەکایت و چۆنی پێدەگەێنن. ئەفەرمی ئەو مەلایکەتانە هەر کەسێ سڵاواتێکم بۆ بنێرن یەکسەر لەوانەوە ئەم سڵاواتانە بە من ئەکات. کەواتە چاکترین کات بۆ سڵاواتدان لە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بریتیە لە شەو و ڕۆژی جومعە لە دوای نوێژە فەرزەکان لە دوای بانک لە کاتێکا کە تەواو ئەبێت لە زۆر شوێنی ترا کە هەمانە کە ئەتوانین ئێمە وەکو موسڵمان سڵاواتی تێدا بدەین و هیچ شکالێکی تێدا نێ. بەڵێ مامۆستا لایەنی پیرۆزی ئیسلام هاوشانی سڵاوات کە بابەتێکی زۆر تایبەتە بۆ پەیامبەری ئیسلام لەگەڵ سڵاواتدانا چ دوعایەکی تر بکەین کە وەک باست کرد ئەویش بەشێکە لە دوعا و لە نزا و لە پاڕانەوە لە عیبادەت خێری زیاترە باشترە و حەدیسی لەسرە هاوشان یا خود لەگەڵی لە پێش سڵاوات لە دوای سڵاوات چی عیبادەتێکی تر چ دوعایەکی تر چ نزایەکی تر مسلمانان بیخوێنن خێردارترە و وەروەها پاداشتی زۆرترە. ئێمە وەکو کەسێکی مسلمان لەسەرمانە بەردەوام دوعای خێر بکەین نەکەر سڵاوات بەڵکو دوعا و پاڕانەوە لە هەموو کات و ساتێکا بتوانین چونکە دوعا و پاڕانەوە زیکرێکە ئینسان بە زوبان ئەیکات بەڵام لە هەمان کاتە ئەبێت دڵیشی لەگەڵیا بێت. بۆیە عائیشە ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێت ئەپرسێ لە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەفەرمێت لە شەوەکانی قەدرا کە زانیمان ئومێد وایە لە شەوەکانی قەدرا دائەنیشین چی دوعایە زۆر بکەین. ئەفەرمێ بڵێ اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. باشە کەواتە ئەم دوعایە گەورەترین دوعایە تۆ بتوانی لەم مانگەدا بەردەوام لەسەر زوبانت بێت چونکە ناوێک لە ناوەکانی خوای پەروەردگار عەفووە خوای گەورە لێت خۆش ئەبێ خوای گەورە میهرەبانە خوای پەروەردگار خۆی لە حەدیسی قودسیە فەرمێ ئەگەر بەندە لە ئەرزەوە هەتاوەکو ئاسمان ئەگەر بە تاوانەوە بگەڕێتەوە بۆ لای من بە مەرجەکە شەریکی بۆ من بڕیانەدابێ من لی خۆش ئەبم. کەواتە دوعا و پاڕانەوە بەڵێ دوعا و پاڕانەوە تەسیرێکی زۆر زۆری هەیە هەتا دوعا یەکێکە لەو شتانەی کە ئینسان تەمەنی ئینسان بەرەکەتدار ئەکات ڕزق و ڕۆزیت زیاد ئەکات بە مەبەستی ئەوە ناکات چونکە خوای پەروەردگار هەموو ئینسانێکە دروستی کردووە کاتێکی دیاریکراوی بۆ دانراوە فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. بەڵام بەو مەبەستەی بەو مانایی کە خوای گەورە بەرەکە دەخاتە ناو تەمەنیەوە ناو ڕزق و ڕۆزیەوە. کەواتە زۆر باش مامۆستا جگە لەو پاداشتی کە ئێمە لە سەڵاواتی لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بدەین دە چاکەمان بۆ دەنووسرێەوە دە گوناهمان دەسرێتەوە دە پلە بەرز دەبینەوە پاداشتی دیکە هەیە کە خوای گەورە یاخود پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی پێکرد بێت لە ڕووی چیەوە؟ لە ڕووی ئەوە کە بۆ لە باشتا لەگەڵ پێغەمبەری خوددایە بین لەگەڵ زۆر سەڵاوات بین لەسەر پێغەمبەری خوا یاخود پاداشتێکی دیکە یاخود یەکێ لە سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەفەرمێت پێم خۆشە ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لەگەڵ توا بم لە ناو بەهەشتا. ئەفەرمێت ئەگەر پێت خۆشە لەگەڵ منابی ئەوە هەوڵی ئەوە بدە زۆربەی ژیانت لە سڵاواتە بەکاربێنە. کەواتە تۆ کەسێکی مامە پیرەیە کەسێکە لە کاتێکا کە خوێنەواری نییە و بتوانێت شت بخوێنێتەوە کەسێکە کە هیچ شتێکی تر نازانێت غەیری ئەوە نەبێ ئەمەندەی خۆشەویستی هەیە بۆ پێغەمبەری خوا ئەمەندەی خۆشەویستی هەیە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام. سبحان الله لە کاتێکە کە ناوی پێغەمبەری خوا ئەبرێ عەلەیهی سەلام یەکسەر ئەم کەسە فرمێسک بە چاوەکانە هێتە خوارەوە. ئەمە بەڵگەی لەسەر خۆشەویستی ئەم کەسە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام. بۆیە ئەم کەسەش بتوانێت زۆربەی ژیانی تەرخان بکات بۆ سڵاواتدان لە دیداری پێغەمبەری خوا عەلەیهی سەلام تاوەکو لە ڕۆژی قیامەتە بکەوێتە بەر شەفاعەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. کەواتە مامۆستا دەرفەتمان زۆر نەماوە لەو کاتەکەمەی ماوەمانە بۆی سوودی لێ وەرگرین پەیامت بۆ مسلمانانەی لێرە و لەوێ لە هەر شوێنێک گویان لە بەڕێستانە ئەم مانگە پیرۆزەی ڕەمەزان شەوانی قەدر کە لە پێشمانن سەڵواتدان پاڕانەوە و نزا و دوعا پەیامت بۆ مسلمانان بە خۆدا چوونەوەی یەکچی بکەن چۆن دەست پێ بکەن ئێمە پەیامی ئێمە یەکەم بۆ خۆمان بۆ نەفسی خۆمان چونکە ئاەتەکە کە فەرمێت یا ئەیها الذین آمنوا قوا أنفسكم وأهليكم نار. ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە خۆتان و ماڵ و منداڵتان کە سوکاتان بپارێزن لە ئاگەرێک کە سوتەمەنەکەی بەردوو ئینسانە. لەبەرەوە پەیامی ئێمە بۆ مسلمانان بەعام ئەوەیە کە ئیمڕۆ کە بتوانن
خۆی پەروەردگار لە خۆیان ڕازی بکەن بتوانن بەرەو حەڵاڵەکان بڕۆن بتوانن لەم مانگەدا لە چۆن بۆتە کەسێکی خواپەرست بۆتە کەسێکە لە ڕۆژێکە لەوە ئەچێت چەند جوزئێ لە قورئان بخوێنێت لە دوای مانگی ڕەمەزانیش با لەسەر ئەمە بەردەوام بێت ئامۆژگاری ئێمە بۆ مسلمانان ئەوەیە کە ڕەحمەتی خواتان لێبێ هەر یەکێک لە ئێمە لە کاتێکە کە مافی کەسێکمان بەسەرەوەیە کەسێک غەدری لێکردوون لەبەر خاتری خۆی پرۆگار لەم مانگەدا بڵێن خوایە ئەوە لەبەر خاتری تۆ ئێمە ئەو کەسەمان عەفو کرد ئەوە ئێمە لەبەر خاتری تۆ ئەو لەو کەسە خۆش بووین بۆیە هەموو یەکێک لە ئێمە لە کاتێکە ئەچێتە سەر سەرینەکەی بڵێت ئەی خوایە لەبەر خاتری تۆ گردنی فڵان و فڵان ئازاد بێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ سیلەی ڕەحم ئەوە نییە لە کاتێکە کە تۆ بچیتە ماڵی فڵانە کەس و ئەویش بێتەوە ماڵەکەی تۆ نە بەڵکو سیلەی ڕەحم ئەوەیە لە کاتێکە کە تۆ بچیتە ماڵی ئەو نەیەتە ماڵت تۆ لەم مانگی ڕەمەزانەدا کە تۆ عیبادەتێکی باش ئەەکەی لە خواترسێکی باشی کەسێکی تەراویح ئەەکەی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام هەر کەسێک لەگەڵ ئیمامە تەراویحی کرد لە دوای ئیمام بچێتە دەرەوە وەکو وایە هەتا بەیانی شەونێژی کردبێ تەیک دەیکەواتە ئەم شەونێژەی خۆت مەفەوتێنە بە غەیبەتکردن و بە باسکردن و بە کۆمەڵێش لەم بابەتان زۆر سپاس بۆ مامۆستا سۆران سەمیع زانایانی سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی بەڵێ بینەرانی عەزیز ئێمەش مەجلیسەکەمان بە سەڵاواتێک لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆتایی پێدەینین اللهم صل على سيدنا حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم ئەزان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کاری دۆفینسی باشترین جۆری کاری هێندیە بە بەکارهێنانی کاری دۆفینسی تام و چێژی خواردنەکانت بە تامترکە کاری چەندین سوودی تەندروستی هەیە دەوڵەمەندە بە مادەی دژە ئۆکسان و بەرگری دەکات لە شێرپەنجە بە سوودە بۆ کۆ ئەندامی هەرس کاری دۆفینسی دەوڵەمەندە بە کانزاکانی وەک کالسیۆم و مەگنیسیۆم هەروەها ڤیتامین ئا ئی سی و بی تێدایە کاری دۆفینسی بە کێشی 200 گرامی ئێستا لە بازاڕەکان بەردەستە لە پێناو تامێکی خۆش و خواردنێکی تەندروست کاری دۆفینسی بەکاربێنە دۆفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن دایکم سەرمایی گرنگی ژیانی منە بۆ پاراستنی تەندروستی خۆمان زەیتی سروشتی کاشۆ بەکارێنی لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و لێدەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی سورپرایزێکی گەورم بۆ ئامادەکردوون ئەمڕۆ هایپەرمارکەتی سەفرەتان پێ ناسێنم هەموو پێداویستیانەی ڕۆژانە لە ماڵەکەدا بەکاری دێنی لە خواردن و پێداویستیەکانێکی تر لە هایپەرمارکەتی سەفرە بەردەستن بە باشترین کوالیتی و گونجاوترین نرخ ناونیشان سلێمانی بەرانان بەرامبەر مزگەوتی شێخ فەرید نوشی گیاتان بێ تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان هاوکارانمان دیتێکیان بۆ ئامادە کردوین پیاوێکی بەتەمەنە بۆ ماوەی زیاتر لە 20 ساڵە خەریکی چاکردنەوەی ئامێری درومانە یاخود مەکینەی درومانە لە سۆران بینەری دەبین. وناوب وسا عبد الرحمن على شيء سورة دانش ولا تقريبا إلى نهاية عفتي الشواء أما خليشي أول شيء ما متى يستبر دار مثلا ساكن وش فبولي بي بشي نخشي بي زور هي هم دسكري تشكينوا إذا كوالي كذلك شستك سربد الناس ونايكم نظر إلى لوزالكم نقوش بمانك وشتانا فإذا زيتك لمزات كسر بكوتليرينيا وتقريبا أنه تعفوا حتى ساركا تقريبا رجل بيساري بالسربية ولا رازبون لو خايبة زاد بخلق اللي رازية بمشكلة مثل السابق كينوا بقلتي شكيكي أقول إيش خلقتي رانا بالمشكي بكم قلتي قنادم كل ما رمضان إلى كسابة برنكلي لا بيلي دم كسابة بحر بكين هذا كسابة ذكين رزق عيد إخوائي كمية داس وريدة وعيد منيا بس بهما مع أول بدين هذا أخواش لا بد استخويت ولا لا سوران دي لا زمرا دي لا راني دي لا ولير زيتوا لا بازار دي لا غورت لا يسيد متقيسي لك لا مزي لا مزي شدينوا أو إذا شهاد بزار فاشديتوا والله بقى شكل داس بيك ده بخوي في تساقط الماكل دي على خوه داس بيك ده لخوي بزاد بي رجعتش هنايا توانیم دەستم بەو کارێ کرێ لە بن دەستی بابم فێر بوویمە لە 2009ەوە دەستم بەو کارە کردێ و توانیتم بمەزەی سی قەومەتمانەی خەڵکی توانیتیشن لەو پیشەی کە لە باوم لەو مایتەوە دەرفەتی کار بڕەخسینم بۆ خۆم و بژەوی ژیانی پێدابیم کەم زۆر سوپاسی بابیشم دەکەم زۆر یارمەتی دایمە لەو بوارەی فێشتی تقریبی 23 سال خیاتی کرد ذلك الخياتي قرام لأنه تسوي ودسم ما فرق ساكنين ما تشيلوا ما توروا وفوتي وأمزم ساكنين أتانو هو تعفتي لأنه تعفتي إيشكا بلاك عصيبو ما تبتشلوا فيه الشوا إذا كان هم ناكل إيش اللي كان مكان يقول ساشوري يخرجبوا لا سايشي يزور زمانه هذا القياس زمان هنا هو أو توبش كابو توب ليغوري ما قياسش زبالة هنا هو دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی دووەمی بەرنامەکەمان کە دووبارە پرسیار و وەڵامە پرسیاری دومی ئەم بڕگەیەمان دەڵێت وتەی کام باڵندە لە قورئانی پیرۆزدا باس کراوە ئەمە پرسیاری دومی بەرنامەکەمان دەبێت کە چاوەڕێی پەیوەندیەکانی ئێوەی عزیزین کە وەڵامی ڕاست هەڵبژێن دەچینە لای یەکەم پەیوەندی خات و دینا ئەحمەد لە سەی سادقەوە لەگەڵمانە خات و دینا سڵاوت لێبێ السلام عليكم وعليكم السلام ورحمة الله
پرسیارەکەم بۆ دووبارەکەنەوە. بەسەر چاو وتەی کام باڵندە لە قورئانی پیرۆزدا باس کراوە؟ من چوارە من پێ باشە چوار. خات و دینابا پرسیارەکە دۆ بخوێنمەوە ئەوە پرسیاری بەشی یەکەم بوو کۆتایی پێهات ئێستا پرسیارەکەمان ئەمەیە لە قورئانی پیرۆزدا باڵندەیەک وتەی قسەی کردووەواتە وتەیەکی هەیە قسەیەکی هەیە گفتارێکی هەیە ئەو باڵندەیە ناوی چییە لە وتەی کام باڵندە لە قورئانی پیرۆزدا باس کراوە؟ تەیرەن ئەبابیل. تەیرەن ئەبابیل. باشە خات و دینا ئەحمەد لە سەی سادقەوە لەگەڵمان بوو زۆر سپاس. دەچینە لای پەیوەندیەکی دیکە. خات و شیلان سابیر لە کەرکووکۆ لەگەڵمانە. خات و شیلان سڵای خوات لێبێ. خۆی گەورە لە ئێوەش دەستخۆشی بەرنامەتان لێکەم. زۆر سپاس خات و شیلان. زانیاری دێ لەبارەی پرسیارەکەەوە؟ وەڵڵاهی دووبارێکی تۆ بۆم. وتەی کام باڵندە لە قورئانی پیرۆزدا باس کراوە؟ باڵندەیەک وتەیەکی لێ وەرگیراوە ئەو باڵندەیە ناوی چییە؟ وەڵڵاهی نازانم یعنی بەس قسەی کردو یان بەس کراوە؟ بەڵێ قسەی کردووە. قسەی کردو کۆتر نییە؟ کۆتر نازانیم. وەڵڵاهی دڵنیام دوایی کە وەڵامەکەی بڵین کە لە کۆتایە زۆر ئاسانە. خات و شیلان ئەگەر وەڵامێکمان بیتەوە هاوڕێیانی تر لە سەر هێڵ بۆی زۆر نەمێنەوە من جارێکی تر پرسیارەکە ئەوەی تری خۆ پێشی چی وت؟ وتەی باڵندەیەک لە قورئانە باس کراوە واتە باڵندەیەک لە قورئان کە قسەی کردووە ناوی ئەو باڵندەیە چییە؟ ئەو هاوڕێی پێش خۆ کامی وت؟ ئەو هاوڕێی پێشووتی تەیرولئەبابیل. باشە با تەیرولئەبابیل بێ. خات و شیلان سابر دەچینە کەرکووک بەدریە مەحموود مان لەگەڵە. خات و بەدریە سڵای خوا لێبێ. یەکسەر چوویتە سەر وەڵامەکە. زانیاری دیارە لەبارەی پرسیارەکەەوە؟ زانیاریم زۆر. سپاس بۆ زۆر سپاس بۆ خات و بەدریە مەحموود. زۆر سپاس. زۆر سپاس. دەچینە لای هاوڕێیانی ترمان. خات و پەخشان داود لە هەولێرەوە. بەڵێ سەلام عەلەیکم. وعەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. دەستخۆشی بەرنامەجوان تاویەکەم. زۆر سپاس خات و پەخشان. خات و پەخشان وتەی کام باڵندە لە قورئانی پیرۆزدا باس کراوە؟ تەیری ئەبابیل. تەیرە ئەبابیل. باشە خات و پەخشان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بوو. دەچینە لای پەیوەندیەکی تر لە چەمچەماڵەوە کاک محەممەد مەوجود. کاک محەممەد سڵای خوات لێبێت. سڵای خوا لە تۆش. زۆر سپاس کاک محەممەد. تەمەنت چەندە؟ تەمەنم 10 ساڵە. تەمەن درێژ بی ئینشاڵڵا. دەرسی قورئان وشتە هەیە لە مزگەوت تا دەرس بخوێنی؟ نەوەڵڵا نیمە. ئینشاڵڵا هەوڵ بدە دەرسی قورئان فێربی فێری قورئانی پیرۆز بی. زانیاری دێ لەبارەی پرسیارەکەمانەوە؟ نەوەڵڵا کەم. وەڵامەکەی چێ پرسیارەکە دووبارە بۆ دەخوێنمەوە. وتەی کام باڵندە لە قورئانی پیرۆزدا باس کراوە؟ حودود. حودود. دڵنیایت یان باوکە هاوکاری کردووی؟ باوکم هاوکاری کرد. زۆر باشە. زۆر سپاس. سڵاومان هەیە بۆ کاک مەوجود. دەستخۆشی لە تۆژەکەین کاکە محەممەد بۆ پەیوەندیەکە زۆر سپاس. دەچینە لای خات و هاوژین خالید لە دووسخورماتوو. سەلامەت بی. زۆر سپاس. خات و هاوژینگوێت لێمە ئێمە گوێمان لە بەڕێستە. بەڵێ سەلام عەلەیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. مامۆستا وەڵامەکەی هودودە تەیرولئەبابیل. خات و هاوژین ئێستا کامیان تەیرە ئەبابیل یا هودهود؟ هودودە. هودهود بە کوردی چی پێوترێ؟ وەڵا ئیتر تەیرولئەبابیلە خۆی یعنی خۆم هێنم کردووە لە قورئانە یعنی. لە قورئانە خوێندووتەتەوە؟ بەڵێ خوێندوومە. ئێستا ئەمە دوو تەیرە جیاوازن. یەک تەیرین کامیانت بۆ هەڵبژێرین؟
وڵی ئاسانکاری نییە تەیرەکە قسەی کردو و وتەیەکی لێ وەرگیراوە نەقل کراوە لە قورآانی پیرۆزدا باس کرا حدود دەخۆی ئێستا وەڵامت بۆ جێگیر بکەین بەڵێ بڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ خاتوو هاوژین دەچینە لای پەیوەندێکی دیکە خاتوو پەیمان محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە خاتوو پەیمان سڵاوی خوارد لێبێت زۆر سپاس زانیاری دەیە لەبارەی پرسیارەکەەوە خات و پەیماندەنگی تەلەڤیزیۆنەکەتان کەم کەمەوە بۆی ڕاستەوخۆ لە تەلەفۆنەکەەوە گوێت لە ئێمە بێت بەڵێ بە ئەوە بکەن هوت پێغەمبەر سولەیمان عەلەیهی سەلام زۆر زۆر باشە خات و پەیمان محەممەد لە هەولێرەوە لەگەڵمان بوو کاک هۆنیار سەلاحەددین لە هەولێرەوە لەگەڵمانە کاک هۆنیار سڵاوی خوارد لێبێ سلام علیکم علیکم السلام و رحمة الله زۆر سپاس خات و هۆنیار خات و هۆنیار با ودود بێ زانیاریت هەیەیان تقریبا زانیاریەکەم هەیە وەڵا ئادەی زانیاریەکەت چۆنە ئەو باڵندەیەکە لە قورئاندا یعنی باس کراوە هەر هودهودە چۆن بڵێ ئێستا باز نەکراوە وتەی نەقڵ کراوە واتە قسەی کردووە من ئەوێ بزانێ چۆن وەڵام من تێنەگەشتم دانیار ئەڵێم ئەوەی کە قورئانی خوێندی بە ئەوێ بزانێ من خۆم زانیاریم هەیە باوکێکی نەزانیتم ئەویش قورئانە خوێنی زانێ ئەویش هەتا یەکی دەکاتەوە زۆر باشە ڕێز و سڵاومان بۆ باوکی بەڕێزت لە شاغ و تەندروست بن سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای پەیوەندێکی دیکە کاکە گەرمیان حەسەن لە دەربەنی خان کاک گەرمیان سڵاوی خوارد لێبێت زۆر سپاس کاک گەرمیان زانیاریت هەیە لەبارەی پرسیارەکەی ئەم شۆمانەوە والله بزانم سير العبابيلة هنا سير العبابيلة سير العبابيلة جيري بكين لا والله بوري دقة کا گەرمیان ئەم زانیاری و لەکوێ هێناوە تۆ بچۆرە بۆ مەزدەرەکەی دیارە خۆشت دڵنیانی سير العبابيلة كاكا زور سپاس تێرە العبابیلە بێ بەڵێ زۆر باشە زۆر ئەم لایەک ئەو لایەک والله ترى تا جێگیر کەم تاواتتان خۆش بێت دەی باشە دەست خۆش بێ بۆ پەیوەندیەکە خاتو هێرۆ ئیسماعیل لە چەمچەماڵە وەردەگرین خاتو هێرۆ سڵاوی خواتان لێبێت بەڵێ سڵاوی خۆی گەورە لە ئێوەش دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس خاتو هێرۆ زۆر سپاس دەستی سەرجەم کارمەندان خۆش بێ بەڕاستی بەرنامەیەکی زۆر جوانە بەناویەوانی شەوە زۆر سپاس ئینشاءالله زۆر سپاس دوعای خێر لە دوعای خێر بێ بەشمان مەکەن زۆر سپاس ئینشاءالله ئینشاءالله خاتو هێرۆ پرسیارەکەمان ئەمەیە وتەی کام باڵندە لە قورئانی پیرۆزدا باس کراوە واللهی لەگەڵ هاوکاری ئێوە ئەم دەڵێم هودهود هودهود بەڵێ ئەری هودهود بە کوردیش هەمانە یار بە هودهود بە عەرەبی هەمان ناوەکەی بە کوردی زانی چیە کات ناوەکەی بە کوردی واللهی نازانم باش خەینا خاتو هێرۆ ئیسماعیل لە چەمچەماڵە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت خاتو ئامینە ئەحمەد لە هەولێر وەردەگرین سڵاوی خوارد لێبێ خاتو ئامینە تاعات و ڕۆژوتان قبوڵ بێت سڵاوی خوارد هەنگۆش تاعات و ڕۆژووی هەموو مسلمانەت قبوڵ بێت زۆر سپاس خاتو ئامینە زانیاری دێ لەبارەی پرسیارەکەەوە بەڵێ وەڵامەکەی هودهودە لە سوورەتی نەملدا زۆر باشە زۆر سپاس بۆ خاتو ئامینە ئەحمەد لە هەولێرەوە لەگەڵمانەوە دەچینە لای پەیوەندیەکی تر خاتو ئیمان حەمەد سڵاوی خوارد لێبێ خاتو ئیمان حەمەد لە سەنگەسەرەوە لەگەڵمانە سڵاوی خوارد لێبێ خاتو ئیمان زۆر سپاس خاتو ئیمان زانیاری دێ لەبارەی پرسیارەکەەوە وەڵا زۆر نە تەمەنت چەندە یانزە تەمەن درێژ بی ئینشاءڵڵا وتەی کام باڵندە لە قورئانی پیرۆزدا باس کراوە دووبارە پرسیارەکە بۆ دەخوێنمەوە ئەو باڵندەی کە لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێکراوە و وتەی لێ وەرگیراوە یعنی قسەی کردووە زۆر باشە خاتو ئیمان وەڵامەکەت بۆ جێگیرەکەین دەچینە لە حاجیاوا لای خاتو نیگار ڕەسوڵ سڵاوی خوارد لێبێ سەڵاو لە توش بێ زۆر سپاس خاتو نیگار
خاتونیگار پرسیارەکەمان ئەڵێ وتەی کام باڵندە لە قورآنی پیرۆزدا وەرگیراوە یان باس کراوە؟ كان بالنده هدهد هدهد بله دیارە ئەوانەی تەنیشتت زانیاری باشیانەیە. والله بشاركم كتب زۆر باشە خاتونیگار ڕسوول سەنگە سەرەوە لەگەڵ ماموس پاس بۆ پەیوەندیەکەت. بچینە لای پەیوەندێکی دیکە خات و کۆچەر عوسمان لە تەکیە لەگەڵمانە. خات و کۆچەر سڵای خۆتان لەوێ. زۆر سپاس. خات و کۆچەر زانیاری دەیە لەبارەی پرسیارەکەەوە؟ هودود دڵنیایت؟ زۆر باشە. زۆر سپاس بۆ خات و کۆچەر عوسمان لە تەکیۆ لەگەڵمانە. بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر کاک حەسەن حوسێنمان لەگەڵە لە سلێمانیەوە. سەلام عەلەیک کاک حەسەن. السلام عليكم. وعليكم السلام ورحمة زۆر باشە کاک حەسەن. وعليكم السلام دەتەوە. پرسیارەکە هینە قبل سلێمانکەیە. پەپوو سلێمانکە. قبل سلێمانکەی هودهود. زۆر باشە. زانیاری دێ لە چ سوورەتێکە؟ زۆر باشە کاک حەسەن لە سلێمانیەوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ ئایزان دووبارەی دەکەینەوە هەر هاوڕێیەکی بەڕێزکەوا پەیوەندیمان پێوە دەکات ئومێ دەکەین لەو کاتی پەیوەندێکی وەردەگیرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەی بە تەواوەتی کەم کاتەوە یاخود بچێتە شوێنێک تەلەڤیزیۆنەکە لێەوەی دوور بێت بۆی ڕاستەوخۆ لە تەلەفۆنەکەەوە گفتوگۆ لەگەڵ ئێمە بکات. لازم دەچین لای پەیوەندێکی دیکە کاک حسێن ڕەسوول لە سەنگەسەر. کاک حسێن سڵای خواتان لەوێ. زۆر سپاس کاک حسێن پرسیارەکە وەڵامەکەی دەزانیت؟ وەڵامەکەی چی بۆ جێگیر بکەین؟ دڵنیایت؟ زۆر باشە. زۆر سپاس بۆ کاک حسێن ڕەسوول لە سەنگەسەرەوە. بەڵێ دەچینە لای پەیوەندیەکی تر کاک مستەفا عەزەدینمان لەگەڵا. سڵاوی خوات لەوێ کاک مستەفا. السلام عليكم. باشم يا جيان. وعليكم السلام ورحمة الله. کاک مستەفا زۆر سپاس کاک مستەفا گیان. ان شاء الله. سەلامەت بی یا ڕەبی. کاک مستەفا پرسیارەکەمان دەڵێ لە قورآنی پیرۆز وتەی کام باڵندە باس کراوە یان وتەی کام باڵندە وەرگیراوە؟ هودهود. زۆر باشە کاک مستەفا لە بەردەڕەشەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ پەیوەندیەکەت. خات و دێرین لە کەرکووکەوە. زۆر سپاس خات و دێرین. سڵاوی خوا لە تۆش. زۆر سپاس. زانیاری دێ لەبارەی پرسیارەکەی ئەمشەو؟ زۆر باشە. خات و دێرینەوە لە کەرکووکن بزانین هەستی کوردایەتی کەرکووک. هودهود بە کوردی چی پێوترێ؟ هودهود بە کوردی چی پێوترێواتە بە زمانی عەرەبی هودهود ناوی باڵندەیەکە ئەو باڵندەش بە کوردی ناوی هەیە. بیبیسونیا؟ چی؟ بیبیسونیا؟ چی بێ؟ وەڵا جارێ من هەر ئەوەی کە تۆ ئێڵی نایزانم چێ ڕەنگە ئەویش بێ بەس. وەفای نازانم. دەی باشە خات و پەپوو سلێمانەیە با بیزانی بۆی ئەم شەویش زانیارێک لە ئێمە وەربگری. هودهود هەر پەپوو سلێمانەکەی خۆمانە. دەچین لای پەیوەندێکی دیکە خات و شەیما عوسمان لە ئەڕانیەوە. خات و شەیما سڵاوی خوات لەوێ. سڵاوی خوا لێوێ بێت. زۆر سپاس. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس خات و شەیما. دوای سەرکەوتنی بەردەوامیتان بۆ دەخوازم. زۆر سپاس لەگەڵ ئێوەیەدا ئینشاءڵڵا. زانیاری دێ لەبارەی پرسیارەکەەوە؟ بەڵێ. زۆر باشە خات و هودهود بێت. هودهود. زۆر باشە خات و شەیما عوسمان لە ڕانیۆ لەگەڵمانە بوو. دەچینە گەرمیان بۆ کەلار کاک عەبدوڕەحمان محەممەدمان لەگەڵە. سڵاوی خوات لێبێ کاک عەبدوڕەحمان. قوربانگیان پرسیارەکەت ئەو باڵندەیە قوربانگیان کاک عەبدوڕەحمان ئەڵێن سڵاوکردن سونەتەکە تۆ جوابەکەی فەرزە و جارێوە سڵاوێ بکەین و دەنگ و باسی کەلار چۆنە و وەزعی بێبارانی و وشکە ساڵی و
کاک وڵای عەبدوڕەحمان لە گەرمای ڕێزەکە زۆر وشکە ساڵی و بێبارانیە و ماشەڵا گەرمیشە زۆر باشە خوای گەورە ڕەحمکە کاک عەبدوڕەحمانیان وەڵامەکە چی بۆ جێگیر بکەین وڵای وڵامەکەمان حودودە قوربانگیان زۆر باشە کاک عەبدوڕەحمان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئەحمەد غازی لە چەمچەماڵە وەردەگرین کاک ئەحمەد سڵاوی خوات لێبێ سلام علیکم براکەم باشن سەلامەت بیاڕۆی کاک ئەحمەد خۆش بیاخوا کاک ئەحمەد وەڵامی پرسیارەکە دەزانیت گیان بەڵێ چییە وەڵامەکەی هودهودە دڵنیای کاک ئەحمەدیان زانیاری دەبوو یان وەڵایی لە سوڕەتی نەمدایە زۆر ماشەڵڵا زۆر باشە کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت دەستخۆش بەڵێ دەچین لای خات و لەیلا حەکیم لە کەرکووکەوە خات و لەیلا سڵاوی خوات لێبێ وای خۆی گەورە لە ئێوە بێبرا بەڕێزەکانم سەلامەت بیاڕەوی خات و لەیلا یاخوا هەر سەلامەت بوون و لەشتان ساغ ئینشاءالله زۆر سپاس بەڵێ بە فەڵکە سلێمانی دێ مامۆستا زۆر باشە خات و لەیلا حەکیم لە کەرکووکەوە لەگەڵ مامۆی سپاس بۆ زانیارەکان خات و ئەسما دەشتی لە هەولێرەوە دوا پەیوەندی وەردەگرین خات و ئەسما سڵاوی خواتان لێبێت السلام علیکم وعلیکم السلام ورحمة الله خۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس خات و ئەسما باس وتود بێت وتود بێت بەڵێ شماوێتوانە بەشداریکەم دوا پێوەندیمە با بەشداری بکات السلام علیکم وعلیکم السلام ورحمة الله خۆشی بەرنامەکەتان لێ دەکەم ممنون بەس خوشکی خات و ئەسما ناوی بەڕێستان ئیسرا ئیسرا هەر ئیسرا دەشتی بەڵام پرسیارەکە باوم توت بێت زۆر باشە زۆر سپاس بۆ خات و ئیسرا لە هەولێرەوە لەگەڵمانە بەڵێ ئەزان کۆتا پەیوەندیمان وەرگێ بڕگەی پرسیار وەڵام لە بەشی دوێمی بەرنامەکەشمان کۆتایی پێیا لەگەڵمان بمێنەوە تاوکو کۆتایی بەرنامە و تیر و پشکی دەکەین بزانین ئەم شەو کێ بەرژێر دەبێت بۆ ئەوی ناوی بچێتە تیر و پشکۆ لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵمان بمێنەوە بەڵازان ڤیتێکمان هەیە لە ئەنجومەنی خەلیفانەوە کە خەڵات و ڕێزلێران بە کۆمەڵێک چالاکەوان و باخواز بەخشرا پێکەوە بینەری دەبین بەناوی خوای گەورە میهرەبان وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری بە پێویستمانزانی ئەمرا بەڕێزانەی بەهۆی ئەرکۆماندیبوونیان لە ساڵانی ڕابردوو سوپاس و پێزانیان بکەین لێرەوە دەستخۆشیان لەکەین خوای گەورە پاداشتیان داتەوە سەرکەوتوون ئینشاءالله خوای گەورە پاداشتم ولاشی داتەوە ئینشاءالله وەڵا ئامازمان لەو سوپاس و پێزانینە و برانە بەهۆی ئەرکۆماندیبوونیان دڵسۆزان و خەمخۆران لە ساڵانی ڕابردوو بێ ماندیبوون و بێ بەرامبەر شەو ڕۆژان خستە سەرێکی دیل و خزمەتی ئیسلام مسلمانان بەبێ ئەوەی هیچ کات و ساتێک دابڕابن هیچ کات و ساتەکی درێگیان کردبی لێرەوە دەستخۆشیان لەکەین خوای گەورە سەرکردویان کە ئینشاءالله بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەریەکەین بەو سوپاس پێزانینەی کە بەمیاندا کە بە برایەتی لەگەڵ ئیشن کردە چەند ساڵە لە 2015 تا 21 لەو خولەی بەردەوام بووین الحەمدولیلا بە دڵسۆزانە و لێبڕاوانە ئیشن کردە ئەنی بە برایەتیەکی پتەومان هەوە لە بین ئینشاءالله هەر بەردەوامیش دەبین لە داهاتووشدا ئینشاءالله وەکو ئەندامێک بەردەوام ئینشاءالله لە کاری ئیسلامی ئینشاءالله زۆر سپاسی هەموو براکانیشەکەین کە پێکەوە بووین
بەڵازان دەچینە لای سرودێکی سامی یوسف کە پێکەوە بینەری دەبین و کە چێژێکی تایبەتی هەیە بینەری دەبین. سقتني كأس الهوى من طيب الخميرة جلوت بها السوى عن نور البصيرة جلوت بها السوى عن نور البصيرة مدد 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 الله 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 يا الله مدد مدد يا الله 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 يا الله مدد 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 الله الله يا الله مدد مدد يا الله 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 يا الله مدد 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 خليلي قول الله وحده في الكثرة لا ترى مسير والله في كل كائنات الله الله مدد مدد الله الله منك المدد الله الله عظيم مدد الله الله كريم مدد يا روضة العشاق
ساميت بعهد الله على كل حالة لا إله إلا الله أفضل الكلمات بەڵێ ئایزان دووبارە سڵاوتان لێبێ بەڕاستی بابەت و سوودی مناجاتی ڕۆحی مرۆڤ ئاسوودە و ئارام دەکاتەوە دەنگێکی خۆش فیتێکی وەرزشیمان هەیە بە ڕوحێتێکی وەرزشیەوە دەچینە لای و بینەری دەبین. حوت پارێزگای عێراق بۆ یەکەم جار لە شاری سلەیمانی کۆبوونەوە بۆ بەشداریکردن لە یەکەمین پاڵەوانیتی تایکواندۆی هەڵبژاردەی پارێزگاکانی عێراق. بەڕێوبەرایەتی پۆلیسی کەرکووک لەژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی وەزیری ناوخۆی عێراق پاڵەوانێتی تایکواندۆی پۆلیسی بۆ حوت پارێزگای عێراق ڕێکخست و هیچ پارێزگایەکی کوردستانیش بەشدار نەبوون. بەڵێ ئاماس بەتەکیت ئێمە ماوەیەکی زۆرە پاڵەوانتیمان نەکردووە لەسەر ئاستی بڵین وەکو یەکێتی تایکواندۆی عێراق و سلێمانیش دوو پاڵەوانتیمان هەبوو لە وەکو یەکێتی تایکواندۆی عێراق پاڵەوانتێکمان بڕیارە کە لە بەغا بیکەین و پاڵەوانتێکیش بڕیارمان نە سلێمانی بکەین پاڵەوانتی پۆلیسمان هێنایە سلێمانی. بەڵێ ئێمە وەکو هەڵبژاردەکانی تا ئێستاکە بڵین چ وەزارەتی ناوخۆ چ ئەنجومەنی ئاسایش چ ئەو بەڕێوەبەرایەتەکان نەمانتوانێت تیمێکی وەرزشیەکانی دروستکەین تا ئێستاکە نیمانە لەوە پێش هەبووە بەس ئێستا نیمە حالیان نیمانە پاڵەوانتی داهاتوو بۆ سەر جەمیانە یانە و یاریزانەکانی تایکواندۆیە. لە پاڵەوانێتیەکەدا یاریزانە بەشداربووەکان لە ڕکابەریەکی بەهێزدا بوون بۆ نازناوەکە بەڵام بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو هەڵبژاردەی کەرکووک نەیتوانی ئەم ساڵ لەسەر ئەنجامە باشەکانی بەردەوام بێت و پلەی سێمی بەدەست هێنا. ئەمە بتوڵەی کاسوەزیری داخلی هین هەموو عێراق و پۆلیسە ڕاضیەکان هەموو ساڵی ئەم بتوڵەیە ئاکرێ بۆ یەکەمین جارە لە سلێمانی بکرێ. ئەم بتوڵەیە خۆتان دەزانن هین تایکواندۆیە هین پیاوان هین پۆلیس هەموو ساڵێن بتوڵەیە کرێ بتوڵەیە زۆر خۆشە بێ ساڵ بە ساڵ پێشکەوت نەبینی لەم بتوڵەیە وەڵی وەکو ڕاضە بەعام لەوەتی ئەم مەوزوع کڕۆنێ بۆ تۆزە ڕاضە کەس بووەتەوە بەس ئێستا وەکو ئەبینین تۆزوە ڕاضەکان دەست پێکاتەوە گەشاکە ینی بەتەمایەوە ئینشاءڵڵا ڕێزەکان هەمووی یەک لە دوای یەک منهەجی بۆ دانێن ڕێزەکان پێشکەوی و هەموو یاریکە ئەگە منافەسە نەبێ یاریەکان. لە پاڵەوانێتیەکەدا ناوبژیوانانی سلەیمانی ڕۆڵێکی سەرەکییان بینی لە بەڕێوەبردننی یاریەکان هەروەک ئاماژەی پێدەدەن کە چۆن پاڵەوانەتی گرنگە بۆ ڕاهێنەر و یاریزان بە هەمان شێوەش بۆ ناوبژیوانانیش گرنگە. بەتاکید مهمە ئەم جۆرە پاڵەوانەتیانە بۆ ناوبژیوان مبارەسەیەکە بەردەوام بێ بۆی خۆی حاضرکە بە پاڵەوانەتی باشتر لە ئێستا بۆ یاریزان و بۆ ڕاهێنەر بەتاکید زۆر باشە. گرنگەکەی ئەوەیە تازەکردنەوەیەکە بۆ یاریەکە مستەوای خۆدە بۆ دەرەکەوێت لە چی ئاسیەکەی و جۆرە پاڵەوانەتیانە بەردەوام هەبێت باشە. بەد بۆ هەی ئەم قەیرانی دارایی کۆرۆنایەوە ماوەی 2 ساڵە توانم بڵێم یەکەم پاڵەوانەتیە کە کرابێت بەتاکید مستەوای دابەزێت دەورات نەبێت مستەواکان هەموو یێتە خوارەوە بەڵام ئەگەر بەردەوام بێت ناوژوانەکانی مستەوایان بەرزە بێتەوە هەم بۆ یاریزە هەم بۆ ناوبژوانەکان زۆر. دوای ڕکابەریەکی بێز هەڵبژاردەی بەخدا بووە پاڵەوان و پارێزگاکانی بەسڕە و کەرکووکیش پلەکانی دووەم و سێمیان بەدەست هێنا. لە پاڵەوانێتیەکەدا هەر هەڵبژاردەیەک بە هەر یاریزان بەشدار بوون و نۆ ناوبژیوانی پارێزگای سلەیمانیش ئەرکی بەڕێوەبردننی یاریەکانیان لە ئەستۆ گرتە بوو. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی. وەڵازان لە بورگەی پرسیار وەڵامەکاندا وەڵامە ڕاستەکانی ئەم شۆتان بۆ دەخوێنینەوە لە پرسیار یەکەمماندا ئاماژەمان بۆ کرد کە وشەی محەممەد صلی الله عليه وسلم چەند جار لە قورئانی پیرۆزدا دووبارە بووەتەوە 4 جار و پرسیاری دووەمان وتەی کام باڵندە لە قورئانی پیرۆزدا باس کراوە هودهود کە بە زمانی کوردی پێی دەوترێت پەپوو سلێمانکە.
بەڵێ ئایزان گەر ئێمە لە قورآنی پیرۆز ورد بینەوە دەیان چیرۆک و وەروەها دەیان ڕووداوی مێژووی و دەیان زانیاری زۆر گرنگی تێدا یەکێک لەو زانیاریانە دوای وەفاتی داود پەیامبەر سولەیمانی کوڕی دەبێتە پەیامبەر و جێگرەوەی یەکێک لە مۆجیزەکان و وەروە نعمەتەکانی خودای گەورە بەسەر سولەیمان پەیامبەری بەخشی تێگەیشتن و زانین و گفتوگۆکردن بوو لەگەڵ زمانی ئاژەڵان و باڵدار و پەلەوەر و هەموو تەواوەکان لە قورآنی پیرۆزدا چیرۆکێک دەگەڕێتەوە کە جارێک سولەیمان پەیامبەر تەواوی باڵندەکان کۆ دەکاتەوە تەواوی گیاندەران کۆ دەکاتەوە گفتوگۆیان لەگەڵ کات تەنها یەک باڵندە لەوێ نابێ پەپوو یاخود هودهود درەنگ دەکەوێت دوا دەکەوێت بەپێی داستانەکە بەم شێوەیە سولەیمان لێ نیگەران دەبێ بۆچی بەبێ ئیزنی ئەو بێ ئاگاداری بێ پێدانی هیچ زانیارێک دوور کەوتوتەوە بەڵام دیارە پەپوو بێ ئاگادارکردنەوەی سولەیمان سنوورەکانی دەسەڵاتی سولەیمانی بڕیەوە چۆتە دەرەوە دەچێتە ناوچەی سەبە لەوێ مەلەکەی سەبە لەوێ شانشینێک هەیەکەوە بەڵقیس کەوا مەلەکی سەبە ئەبێ حاکمی سەبە ئەبێ لەوێ زانیاری دێنێتەوە بۆ سولەیمان پەیامبەر دەڵێ شانشینێک هەیە کەوا خودای گەورە ڕزق و ڕۆزی و نیعمەتێکی زۆری پێداون من زانیاریم پێیە کە تۆ ئەو زانیاریانە دلانیە وەکو پاساوێک بۆ هۆکاری دواکەوتنی و دوورکەوتنەوەکەی وەروار ئامادە نەبوونی لە کۆبوونەوەکەی سولەیمان پەیامبەر ئەم زانیارانە دەداتە سولەیمان پەیامبەر ئەویش نامەیەکی بۆ پێدا دەنێرێ بۆ دەڵێت کە خۆر دەپەرستن بەڵێ دیارە کە پەپوو سلێمانە یاخود هودهود کە زانیارەکان دێنێتەوە بۆ سلێمان پەیامبەر دەڵێ سەرای ئەو هەوی ناز و نیعمەت و کۆشک و تەلارەنێک کە هەیەە بەڵام خوددا ناپەرستن خۆر دەپەرستن شەیتان لە ڕێلای داوە نەمیش نامەیەکیان بۆ دەنێرێ دەڵێ دەبێ بگەڕێنەوە خوای تاقانە بپەرستن و دوایەوەی ڕاوێژێک لەگەڵ سەرانی سەبە دەکرێت لەلایەن بەڵقیسەوە بڕیار دەدا سەردانی سولەیمان بکات و ئیدی دواتریش کۆتایی داستانەکە لە بەرژەوەندی سولەیمان پەیامبەرە بێت لێرە درێژە ئێمە باسی بکەین بە شێوازێکی گشتی دوای ئەم داستانە پەپوو یاخود هودهود دەبێتە پەپووی سولەیمان واتە تاجەکەی خۆی پێدەبەخشێ لەبەرەوەی باڵندەیەکی وریایە و بەێستەشەوە لە ئەدەبیاتی کوردی و لە فەرهەنگی کوردی و لە کولتوری کوردی و وەروە ئیسلامی باڵندەی پەپوو سلێمانە یاخود هودهود پیرۆزیەک و جوانیەک و ڕێزێکی هەیە خەڵکی نایکوژێت بەدیل یاخود ڕاوی ناکات نایخوات تەنها بۆ جوانی لە سروشتا بە ئازادانە دەسوڕێتەوە. وەلازان دەچینە لای تیر و پشکی ئەو کەسانی کە ئەمشەو وەڵامی ڕاستیان زانیوە شوام زانین ئەمشەو تۆ حەزەکی تێکی بە شێوێنم دانیارگیان بە دیارە ڕێژەیەکی زۆر لە بینەرانی ئاسیس کە پەیوەندیان کرد وەڵامە ڕاستەکەیان زانی لە هەردوو پرسیار ماشەڵڵا دانیارگیان یا ئەڵای لێ بکە و خاتوت کە عومەر لە کەلار زۆر باشە پیرۆزبایی لە خاتوت کە عومەر دەکەین کەوا ئەویش وەکو یەکێک لە بربژێرەکان ناوی دەچێتە تیر و پشکی ئەو تیر و پشکەی کەوا لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەنجام دەدرێت هەموو بەشدارویەک یاخود هەموو دەرچوێکەوە شەوانە لەگەڵمان بەردەوام دەبن ناویان دەچێتە تیر و پشکەوە لە کۆتایی ڕەمەزان تیر و پشیان بۆ دەکرێت ئەو ڕقم تەلەفۆنەی ئەو ژمارە تەلەفۆنەی ژمارە مۆبایلی لەسەر شاشەی پەیام دەبینێت داوا لە خاتوت کە عومەر دەکەین لە کەلارەوە کە لەگەڵمان بەشدار بوو بەیانی پەیوەندی پێوە بکات وەروە زانیاری تەواو و بۆی خۆی تۆمار بکات وەروە زانیاری لێوەربگرن لە کاتی ئەنجامدانی تیر و پشکی کۆتایی لە گەری دەرچوونی ناوەکەی با بتوانن بە ئاسان پەیوەندی لەگەڵ بکەن وەروە ژمارە تەلەفۆنەکەیان لابێت. وەڵێ ئازدانمان بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم شوان محەممەداتینە کۆتایی بەرنامەی میهری ڕەمەزانی ئەمشەما دەخوازین کە سەرجەم بڕگە بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز ببێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێری خواتان لەگەڵ خواتان لەگەڵ. شهر رمضان الذي